ئەو نابینە تاکە کوردی مە هەر گوتی پێنێ ئەو چێ زەنامە چێ ئەو عارەبە لێرە لێرەوە شنو ليريا؟ عارەبە الجهاز تاعك اروى مزارينه بسم الله الرحمن الرحيم. سرتا بناوي ملبندي هشتی سورانی کۆمەڵ ئیسلامی سوپاس و پێزانی خۆمان ئاراستەی سەرجەم ئەندامان و دۆستانمانەکەین کە ئیمڕۆ بەحقەت زۆر ماندوو بوون توانیان لە هەموو سەرجەم بنکە و وێزگەکانی سنووری مەڵبەند پارێزگاری لە دەنگەکانی لیستی 104 لیستی کۆمەڵی ئیسلامی بکەن. سەبارەت بە پرۆسەی دەنگدان ئەمڕۆ 12/5 بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێمە لە سنووری مەڵبەندی هەشتی سۆران بەڕاستی بریکارەکانمان لە زۆر لە بنکەکان توانم برێم زۆربەی بنکەکان تێبینی زۆریان هەبووە و بەگشتی تێبینیمان هەبووە تەزویرات کراوە بە بەڵگە لە بەردەستمانە نەفەر لە شوێنی نەفەر دەنجی داوە بە کارتی کۆن خەڵکێکی زۆر هاتووە بە بێوەرگرتنی پەنجەمۆر و بێوەرگرتنی هیچ مستەمسەکێک کە ئیسپات کە ئەو کارتەهی ئەوە ڕۆێنراوە کەچی بە تایبەتی دوای نیوەڕۆ پرۆسەکە لە هەندێک لە بنکەکان زۆر بە شلۆقی و زۆر بە بێسەروبەری بەڕێوە چووە هێزەکانی پۆلیس هەڕەشیان کردووە لە بریکارەکانمان بە حەقەت پرۆسەکە هەتا بڵێ لەم سنوورە بێسەروبەری پێوە دیار بووە. ئێمە پێمان وایە ئەم ئەنجامانە ئەنجامی ڕاستەقینە نین بەڵکو دەستکاری کراون بە هەر شێوازێک بێ و هیوادارین کە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان فەرزی ئەم دەنگانە بکاتەوە بە شێوەی دەستی جارێکتر ئەژماریان بکاتەوە بۆ ئەوەی دەنگی ڕاستەقینەی هەمولایەنەکان بەدیارکەوێت.